بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئایندەی دۆخی سیاسی و دارایی هەرێمی کوردستان دەکەین و قسە لەسەر گەڕانەوەی وەزیری پێشمەرگەش دەکەین بۆ پۆستەکەی دوای زیاتر لە ساڵێک کە لە ماڵەوە بوو ئێستا گەڕاوەتەوە ئایا لەمە دوایی چەنگاوی نەدرێ یاخود هیچ ڕێکەوتنێکی سیاسی نوێ لە بینی پارتیویکێتی کراوە بۆ ئیدارەدانی حکومڕانی یاخود بۆ هەڵبژارنەکانی داهاتوش و بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوش هیچ ئاسۆیەک یاخود ڕێکەوتنێکراوە لە بینی پارتیویکێتی ئەرە باز دەپرسی موچش دەکەین کە ئێستا بۆتە باس و خواست پرسی موچەش چی بەسەر دێەوە وەکو داهاتووی سیاسی هەرێمی کوردستانی لەگەڵ پەیوەندیەکان لەگەڵ بەغدا دەمرستان لەگەڵ بەڕێز عومەر حاجی عنایەت پەرلەمانتاری پێشووی کوردستان تاوتوێ دەکەین کاک عومەر بەخێربێن سوپاسیان سپاس دەکەم ئەگەر سەرەتا لە دۆخی سیاسیەوە دەست پێ بکەین لە گەڕانەوەی وەزیری پێشمەرگە بە بۆچوونی بەڕێزت هیچ ڕێکەوتنێکی نوێ لە بینی پارتیویکێتی کراوە کە وەزیری پێشمەرگە شۆڕی ئیسماعیل گەڕایەوە ئەمە سەرەتا بۆ ڕێکەوتنی دیکەش دەبواری حکومڕانی لە کوردستان زۆر سپاس بۆ جەناب و بۆ بینەرەکانتان بۆ ستافی پشتی کامێرا هەموو هەمیشە دایمەن پارتی وێشێتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە دوو حاڵەتای ئەگەر ڕێکەوتە دوو حاڵەتە بوو یان لە حاڵەتی شەڕابوون یان لە حاڵەتی ئاشتی کاتێک لە حاڵەتی ئاشتیا بوون سەرۆت و سامانی ئەم وڵاتە لە نێوان خۆیانە بەشەکەن وەکو ئەوەی ڕێکەوتنە استراتیجیەکەی کە لە بینیانە هەبوو ئەو کاتە مەرحومی مام جەلال مابوو لەگەڵ بەڕێز مەسعود بارزانی کە ڕێکەوتنی استراتیجیان کرد توانیان هەر لە ئەو کاتەوە مانگانە 35 میلیۆن دلار بۆ ئەم لا 35 میلیۆن دلار ئەو کاتە موچە لە بەغاوە هاتن لەو کاتەوە دەستی پێکردم ڕێکەوتنە استراتیجیە ئەو کاتە بە ڕێکەوتنی استراتیجی سەرۆت و سامانیان بەشەکە کاتێکیش کە ڕێ ناکەون و شەڕی سار هەیە لە بینیانە ئەو کاتە هەر کەس بۆ خۆی سەرۆت و سامانی ئەو زۆنەی کەلایەتی ئەیوا بۆ خۆی و هیچ کەسێک بڵین ناتوانێت لێ پچینەوەیان لەگەڵا بکە نە ئەوان لەگەڵ ئەمانەتوان بیکەن نەمانەکە کاتێکیش کە شەڕیانە خەڵکی فەقیر و نەکبەتی ئەم وڵاتە ئەەکەن بە قوربانی و خەڵک خۆیان ئابە کوش بۆیان لە ساڵی 1964ەوە تا ئێستا ئەم سەرەتانەی کە ئەم سەرەتان کە شەڕێکە بۆتە سەرەتانی میلەتی کورد کە پێڵێن شەڕی جەلالی و مەلایی لە 64ەوە دەستی پێکرۆ تا ئێستاکێ هەرماوە سەرەتانە بەڕێی من ئەم نەخۆشیە ماوە لای زۆربەی لایەنگرەکانیان ماوە لە خوار و ئەگەر لای خۆشیان ماوە وڵات داگرن اینجا سەرنج بدە لە 64ەوە تا ئێستا شەڕی بینی ماڵی مەلا مستەفا و ماڵی مام جەلالە تا ئەم لەحزەیە کە من و بەڕێز ئێستا قسەی لەسەرەکەین نەکوڕ نەکوڕەزا نەکچ نەکچەزا نە ئامۆزا نەخوشکەزا نە برازای ماڵی مام جەلال یا ماڵی مەلا مستەفا لە شەڕی براکوژیان نەکوژراوە لەوانەیە کوژرا بێت شوێنیشکەوە بەڵام لە شەڕی براکوژیان نەکوژراوە سەیرەکە لەوایە ئێستاشی لەگەڵا بێ خەڵک ئامادەی ئەم شەڕیان بۆ بکە کەواتە بمبورە مانجەڵ بە شوێن سەرقاپی خۆی ئاگەڕێ کەواتە خەڵک خۆی ئامادەی تایە کە بنەماڵی بارزانی و بنەماڵی مام جەلال تاڵەبانی سەرکردایەتی ئەم میلەتە بکەن تا ئەو لەحزەیە ئەم قەناعەتە بێ بۆ چوونی من ئەوان بەردەوام من بەس ئەمە بۆ شەڕی ناوخۆی بۆ لەگەڵ عێراقیش کە شەڕکرا قوربانیان داوە ئەوانەکو بنەماڵەکان لەگەڵ عێراقا من ئەوەندەی بینی بێتم تا ئێساچێ لە شەڕی عێراق ڕاستە مەسەرەن مەرحومی عوبەیدوڵڵا و مەرحومی لوقمان بارزانی و ئەوانە بە ئەنفال گیران و بە ئەنفال بران و شەهید کران بەڵام لە شەڕی جەبهەویە لە ناو سەنگەرە بۆ تەسەوەری من زۆربیان لە دوورەوە سەیری شەڕەکان کردو لە دوورەوە سەیری شەڕەکانیان کردو خەڵکی هەدایمە هەر خۆی واشە لە خەڵکی مناڵی هەژارە بێتە خۆش بەس بۆ قۆناجا بێنە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێز بۆ قۆناغی ئێستای ڕێکەوتنێکی سیاسی بە تەسەوەری من لێکترازانێک کە بوو لە ماوەی ڕابردوو هەڵبژاردن و ئەو هەڕەشانەی لە چواردەور هەیە و ئەوەی بەتایبەتی ئەو هەڕەشانی لە بەغداوە لیانەکرێ هەردووکیانی ئیجبار کرد بۆی کەوا لێکتر نزیک ببنەوە و لێک نزیک بوونەوەیان تقریبا جۆرێک لە ئیستیقراریەت ئەدا بە ئەو دەسەڵاتەیەکی ئێستاکی هەیەە کە هەڕەشەکان لەسەریان کەمتر کاتەوە ناچاری کرد بەتایبەتی ئەگەر بەڕێز نێچیروان بارزانی بینی بێت چۆن ئیستیقبالی بەڕێز پازڵ تاڵەبانی کرد لە دهۆک
ئەگەر بینیت چۆن بە زۆر بەجددی و بە حەماسەوە و چەقڵیان بۆ لێدا ئەوانە لە بەرامبەردا مەسروور بارزانی لە وتارەکەیدا ناویشی نهێنا هەر ئەوەیش هەر بابەتێکی کێ لە ناو پارتیشا بۆ خۆی چۆن ئەو جەمسیری چەند جەم سەرگیری هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ناو پارتیشا ئەوان بیانێ و نیانێ ئەتراف پێ بکەنیانێکن ئەو جەم سەرگیریە لە ناو پارتیشا هەیە و هێواشی وەرزەقیشە بێتەوە تۆ سەرنج بدە سەرنجی کەناڵی ڕوودا بدە سەرنجی کەناڵی کەی بچوارش بدە بزانە چۆن کەناڵی ڕوودا وەک کەناڵەکەی ئێوە عیبوعارەکانی حکوومەتە خاتە ڕوو بەڵام کەناڵی کەی 24 ئەوە ناکە کەواتە لەوێش جۆرە خلاف هەیە بەڵام تا مەسعود بارزانی بمێنێ بەڕێز مەسعود بارزانی بمێنێ بە بۆ چوونی من ئەو کۆنتترۆلی ئەو بارودۆخەکان ناڵێ ئەو بارودۆخە لە نێوان مەسرور بارزانی و نێچیروان بارزانیە زەق بێتەوە تا ئەو بمێنێ وەکو چترێ بەسەریانەوە ئەو شتە زەق نابێتەوە وەکوانەی کێتیەگەری تەقینەوە لەداچوونی من ئەگەر مەرحوبی مامجلالمایە یشتی جوالێنە هات بەو شێوەیە مەسەرن باڵی ئەم جیابێ و باڵی ئەو جیابێ و باڵی ئەو جیابێ مامجلال چترێ بوو بەسەر هەمویانەوە بەڕێکوپێکی ئیدارەیەکردن نەیهێش ئەو باڵانە ئەگەر وەکو کابرا خۆشیانیان دەگەر چەند باڵ بین بەڵام یەک دەنوکمان هەیە ئەو ئێسش پارتیش لەو قۆناغای ئەگەر چەند باڵێکیش بن بەڵام هەر دەنوکیان بەڕێز مەسعود بارزانیە لێرەش بە هەمان شێوە ئەمان ئەگەر چەند باڵ بوون تا بەڕێز مامجلال مابوو نەیانتوانیم لاولا بکەن چکە مامجلال دەنوکەکە بوو بەڵام ئێستا بە بۆچوونی من ئەو دەنوکە هەیە بەڵام لاواسترە لە مامجلال لاواسترە باشە بەس وەکو گەڕانەوەی وەزیری پێشمەرگە هیچ لە دۆخی یەخستنەوەی هێزی پێشمەرگە دەگۆڕێت یاخود ساڵێک لە ماڵەوە زیاتر لە ساڵێک بوو لە ماڵەوە بوو کێشی زۆر لە ناو وەزارەتی پێشمەرگە هەیە تا ئێستاش هیچ لە دۆخەکە ویستم باسی ئەو بکەم کاتێک کە ڕێز شۆڕی ئیسماعیل هاتە دەرەوە لە وەزارەت و یا پیان و بڕۆڕەوە بە ماڵەوە جۆرێک بوو لە خۆیان پیان و بڕۆ بە نابێت داوام بکەیت بۆی کەسێکە بخەنە شوێنی پارتی دموکراتی کوردستان ئەمەی قبوڵ نەکرد ئەو بەدیلەی کە ئەماندایان نابوو با ناوشت نێنین قبوڵی نەکرد تەنانەت بە وەکارەتی بەڕێز قوبات تاڵەبانیش نانێش ئەویش بێتە بڵێن هەم جێگری سەر وەزیران و وەزیری پێشمەرگە وەکالەتەن ئەوەشیان لێ قبوڵ نەکردن و ئەوانەی ئەو بەدیلانەی ئەوان نابووی دیانە بۆ قبوڵی نەکرد ئەو بەدیلەش کە پارتی داینابوو کە یان ئەبێ مەسەن بەڕێز شۆڕژ ئیسماعیل خۆی بگەڕێتەوە یان ئەو بەدیلەی ئێمانێ یەکێتیشەوەی قبوڵ نەکرد بەڵام لەم بارودۆخاکە ئێستاکی هەڵبژاردن هەیە هەڵبژاردن هاتە پێشەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک کە زۆر خەتەرناکە بوو هەردووکیان ئەوە کۆمەڵی حیزب ئۆپۆزیسیۆنەکان لە ساحەکان و لەوانەیە لیان بەرنەوە لەوانێت ئەو سەنگەی کەیان بۆ لە کەرکووکە ئەو سنگیان نەمێنێ حیزب ئۆپۆزیسیۆنەکان بە جددی کارەکەن ئێستا لەوێ ئەوە کۆمەڵی ئیسلامیە ئەوە یەکگرتووی ئەو عفوا کۆمەڵی دادگەریە ئەوە یەکگرتووی ئیسلامیە ئەوە نەوەی نوێیە ئەمانەی سەر لە ساحەکە بە جددی کارەکەن لەما لەوەی بەڵێنین ئەوەی کەرکووک سەنگی مەحەکە ئیتر نازانم ئەگەر جۆرێ لە نەعرەی نەتەوایەتی لەوێ زاڵ بێت و مەسەلەی پارە و مەسەلەی پارە بەخشینەوە ئەوانە کەرکووکیەکان جۆرێک لە وەلایەن بۆ پارتی و یەکێتی مابێ ئەگینا بە بۆچوونی من ئەم جارە بڵێن تەرازووی بڵێن تەرازۆکە ئەگۆڕێ لەوانەیە بە تەسەوری من بەلای پارتی و یەکێتیان نەبێ بەلای لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بێ زۆربەی دەمکان چێ بەلای لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ئەوەش ئەکەوێتە سەر کەرکووکیەکان ئایا کەرکووکیان تا چەند 16 ئۆکتۆبەریان لەبیرە تا چەند لە سا پەنجاوێکی ئەرزی زەوی کوردستان کە دۆڕاوە ئایا لە بیریان ماوەیە لە بیریان نەماوە تا چه حدێک دەنگ و متمانیان بە پارتی و یەکێتی ماوە ئایا تا چەند ئەو ماوەی کە حکمیان کردو لە کەرکووک تا چەند خزمەت کراون ئەمانە بێ کەرکووکیەکان ئەمەمان بۆشی بکەنەوە ئەمەمان پێ بڵێن ئایا متمانیان بە پارتی و یەکێتی ماوە یان نا دەنگیان پێدەنەوە یان نا یان ئەیانەوێ هێزێکی کە هێزگەلێکی تازە بێتە پێشەوە ئەوانە نوێنەرەتیان کرد لە ئەنجوم بەس وەکو ئەم ئێستا وەزیری پێشمەرگە گەڕاوەتەوە بڵێن یاخود ئێستا جۆرێک لە نزیک بوونەوە هەیە کۆبوونەوەی ناچاریەمان بۆ چوونی من ئەوە نییە کە ئێستا پێشتر ناکۆکێکی زۆرە بوو قوبات تاڵەبانی خۆش هاتووە ماڵەوە ماوەیەک لە کابینەین و هێنی لە بینی مەسروور بارزانی قوبات تاڵەبانی تا ئێستاش پێ دوێ چارەسەر نەکراون ئەو ناکۆکیان لەبارەی داهات ئیدارەدانی حکوومەت دەسەڵاتەکان بە هیچ جۆرێ بەڵام بارودۆخە ئیجباری کردوون کە ئەگەر وەکو هودنەیەکی وەختیش بێ ئێستا شەڕ و مەرافەکانیان شەرمەسم شەڕی سەنگەر نییە بڵێن لێکترازانەکان وەلا بنێن جۆرێک لە نزیک بوونەوە تا ئەو کاتی بابەتی کەرکووک و ئەم هەڵبژاردنەی کە دێتە پێشەوە هەڵبژاردننی بە بۆچوونی من دوای هەڵبژاردننی کەرکووک لێک نزیکبوونەوەی زیاتر ڕوەدا لە نێوان پارتی و یەکێتیە و لەوانە بگاتە ڕێکەوتنیەک دەبابەتی ڕێکەوتنی استراتیژی بۆ ئەوەی ڕێگە نەدەن ئەگەر لە کەرکووک فەشەل بێنن ئەگەر لە کەرکووک فەشەل بێن مەوەسم فەشەل بۆی نیە تەراجوعکەن لە دەنگانیانە بە تەسەوری من لە دوای کەرکووک لە مانگی 2 هەڵبژاردننی هەم دوی ساڵی 2024 هەڵبژاردننی کوردستانە بێ بە تەسەوری من لێک نزیکبوونەوەی پارتی و یەکێتی زیاترە بێ بە شێوەیەک ئەبێ کە کارێ بکەن کە ئەو تەرازوی هێزەی کە
بەلای ئەوانە بڵێن لارە سنگ بووە بێنەوە بەلای خۆیانە. ئێستا پێناچێ وەڕێکەوتنە سیاسی کرابێت بۆ قۆناغی داهاتوو بە تەسەوری من شەفەیی شەفەیە جۆرێک لە هودنیەکە بەزۆکو بڵێن دەرزیەکی تەخدیرە دایانە لە یەکتر بۆ ئەوەی کەوا کۆنتۆلی وەزعەکە بکەن ئەو شەڕی ئەلامی کە لە بینیانەیە ڕایگرن تا ئەو کاتی هەڵبژاردننی پارێزگاکان ئەکرێ لە کەرکووک ئەگەر ئەوە ئەنجامی باشی هەبوو بە تەسەوری من هەنگاوی ئەگەر خراپ بێیان باش بێ بە تەسەوری من هەنگاوی لێک نزیینەوەی زیاتر لەنیان پارتیویکێتی باشە بەس ئەمە بۆ چوونە تەبان ئەمە زانیاری نییە وەکو دەسەڵاتەکەیان ئێستا دەسەڵاتیان ماوە بەو شێوێ لە حکوومەت هێرێما بەسم کەسە بۆتە حکوومەتێکی کار بەڕێکرد وەکو حکوومەت هیچ دەسەڵات زانی چۆنە دەسەڵات یعنی اقتصاد ئێستا بەداخەوە ینی خۆیان کارێکیان بە خۆیان کردکە ئیساکێ وایان لاتووە بەو زەلیلی و ڕسوایی ئەچنە بەردەمی بەغایانی ئەمەی من بۆ خۆم لێرەوە خەجاڵەتی کێشمەوان بەم شێوەیە چن بۆچی ئاسایی نفسی بەغدا نەخێر نەوەڵڵا هیچ ئاسایی نییە بۆ پای بەش بە ناوەڵڵا نەوەڵا بە هیچ شێوەیە ناخێر ناوەڵڵا بە هیچ جۆرە ئاسایی نییە چونکی من بۆ خۆم بکو عمەرێنایەتی لێم ئاسایی نییە و خۆشیان ئەوان باوەڕیان بەوە نەبوو چکە مجارەیانوت حکوومەتێکی مفلیس عێراق حکوومەتێکی مفلیسە ئێمە جارێکە چۆن نەگەڕێنەوە بەغا چۆن نەوتی خۆمانە دێنەوە بەغا اینجا ئەمان ئەو هەڵە استراتیجیە گەورەی کردیان لە فرۆشتنی نەوت و لە ئابووری سربەخۆ ئەمە باجەکەیەتی کە ئێستاکەی دەن ئەوان چۆن دەستیان گرێدا لەگەڵ کۆمەڵێک کۆمپانیای ئەجنەبی و کۆمەڵێک کۆمپانیای ناوخۆشیان دروست کرد بە جۆرە لە جۆرەکان کۆنتڕۆلی نەوتی هەرێمی کوردستانیان کرد بە شێوەیەک نەوتیان فرۆشتووە کە ئێستا عێراق ئەسڵەن نایە مناقەشەیان لەگەڵا بکە من لەم تەلەڤیزیۆنی ئێوە کاتێک کە خەڵک چاوەڕێ بوو لە دوای مانیەک کە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرا من لەم تەلەڤیزیۆنی ئێوە وتم بە ئاسانی نەوت جارێکە هەناردە ناگرێت چکە هاوکێشەیەکی پێچیدەیە ئەمان هۆکارەکەی کە ئیسا بەو تەخازر و تەنازرەوە ئێستا ئەچنەوە بەبغا هۆکارەکەی بابەتی نەوتە ئەگەر نەوت ئەو کاری بەسەر نهێنانە ئەمان بۆ شێوەش تەخازر و تەنازریان نەکرد بۆچی نەوت لە بەرەوەی کاڵم معادلی پێچیدەیە لایەکۆ تورکیا بەرژەوەندی لە مۆزوعەکە هەیە لەلایەکۆ کۆمپانیەکانی وەبەرهێنەری نوێنانی نەوت کە لە ساڵ 57 سژ لە دەرەوە باسمان کرد لە ساڵ 57 فرۆشتنی نەوت داهاتی فرۆشتنی نەوت دەبن بۆ خۆیان لە ساڵ 40 بۆ هەرێمی کوردستانە ئەو کۆمپانیانە واز نایانن و ئەو کۆمپانیانە هەروە بە هەوانتە نهاتونەتە ناو هەرێمی کوردستانەوە و نە حکوومەتی عێراقی ئەتوانێت غەدریان لێ بکات نە حکوومەتی هەرێمی دەتوانێت ئەوان لێرە ڕێکەوتن هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوانە و محکەمەی دەولی هەیە وەکو ئەوی کە داناغاز شکاتی کرد و 2 ملیار دیناری لە دۆلاری لە حکوومەتی هەرێم بردەوە ئەمانیش ئێستا گیریان خواردووە لەژێر فشاری حکوومەتی بەغاکاڵێ بۆ نمونە بۆ 1 بەرمیل نەوت ئەوێ $6 زیاتر نادین ئەمان بۆ 1 بەرمیل نەوت داوای $32 یاخر ئەمە لە هیچ شوێنەکان نەبووە 5 قات تۆ پارە بدێ بۆچی وایە بۆ مەسەن کۆمپانیای پاسەوانەکانی خۆیانیان هەیە سەپەچی کەوتووە کۆمپا ئەو بۆری کەوا بۆری نەوت بە پارەی حکوومەتی هەرێمی کوردستان لێدرا ئەو بۆری نەوتە ئێستا پشتێکی هی ڕۆزنەفتە بۆ رووسیا براوە پشتێکی کۆمپانیایکی ئەهلیە کە بەرپرسێکی ئەموڵاتە لە پشتی پەردەخی ڕۆژنەفتە لە 60 کۆمپانیای کارە کۆمپانیای کار هیچ چێ بێ خەڵک بڕا بڵێ کاگاوەر مەلەفی کۆمپانیای کارم بۆڵ بە نەوزانانی چێ لە پشتی کۆمپانیای کارەوەی ئەم کۆمپانیای کاری چێ دروستی کردو ئەمە بابەتێکە بێ خەڵکی کوردستان وردە دوی هەوا شێواش دوای ئەو کارەسات و ڕووداوانەی کە لە کوردستانە ڕووەدا مەلەفەکانی ئەم کۆمپانیانە ڕوو بداتەوە ئەم کۆمپانیای حیزبیە کۆمپانیایکی سربەخۆی سەرمایه‌دارێکە و بۆ خۆی هاتوۆ پێشەوە ئەمە کارەساتی زۆر گەورەی بەدوایە چکە مەسەلەی نەوتە ئێستا ئەوەی بەسەریمان لەگەڵ ڕۆژی ڕاگررتنی نەوتەوە تر چێروی دەسەڵاتی حکوومەت و باسی حکوومەتت کرد و دەسەڵاتی کرد چێروی دەسەڵاتی حکوومەت وردە بەرەو خوارەوە چێ من جاران لەم تەلەڤیزیۆنی ئێوە باسمەگرم کاکە و لیژنەی مشتریاتیان لاتووە حکوومەتی یەکەم حکوومەتی کاربەڕێکەرە دووەم بەڕاستی حتا حکوومەتی بەغا وەکو لیژنەی مشتریاتی ژنیان بینی لە من دیعایەوەکڵە من خۆم پارەکە ئەنێرم بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان خۆم پارەکەیان بەسەردا بەشەکە و خەڵکی کوردستانی بینی خەڵک مزاهرەکە مامۆساکان لەسەر جادن کە ئەرمەندەکان لەسەر جادن خەڵکمانەگرێ خەڵک داواکە ینی ئەمە من بۆ خۆم لێرەش ئەرمەزاریەم گرێ لەبەرەبەر حکوومەتێکە کە خەڵکە نیشتمان پەروەرە دڵسۆزەکەی خۆت متمانی پێت نەماوێ بڵێ کاکە من ئەمەیە بڕۆم لە بەغا موچەکەم بێ متمانم بە ئێوە نەماوە ئێوەتێدا ئەوەی کێسە خەڵک داوەکە ڕاستە و خۆ موچەکە بدرێت کە موچەکە لە بەغاوە بێت معنای متمانم بە تۆ نییە یعنی تۆ لە خلالی 33 ساڵە نەتوانی وەک پێویست کە لەگەڵ منە
ڕازگۆ بیت نتوانی مافەکانی من دیاری بکەی من ئەرکەکانی خۆم جێبەجێگەیان وەک مامۆستا وەک کارمەندێکی دەوڵەت بەڵام تو وەک مامۆستایەک نتوانێت مافەکانی من پارێزراوە بکەیت فەرموو لە ساڵی جگە لەو چەند مانگی کەوا موچە خۆراوە جگە لەو پاشەکەوتە جگە لەو لێبرنێکە کراوە ئێستا لە ساڵی 2023 سێ مانگ موچەی خەڵک دیار نییە کەواتە ئیتر خەڵک متمانی بە حکوومەتیش لە عینی کاتە بێدەنگە یعنی تۆ ئێستا مەسەن ئەگەر لە 25 سی 2023 نەوت ڕاگیراوە هەر ئەو داهاتی کە لەوێ هەبووە نەماوە ئێستا داهاتیان هەیە حالیان نەوتە فرۆشن ئێستا بە تەنکەر نەوتە فرۆشن ئەو سەیری سەیتەرەکان کە دیارە کۆمپانیەکانی وەبەرهێنان هەر نەوەستاون بە تەنکەر ئینتاجەکەن و بۆی جۆرێ دەستکەوتیان هەبێ و بڵێن ئەو پارەی سەرفیان کردو ئەو قازانجەی تاوقی ئەەکەن هیچ نەبێ لە 150 لە 130 بەدەست خۆیان بخەنەوە ئەوان نەوتەکە ئەفرۆشن داهاتی سنوورەکانیان هەیە وەکو پێشتریش لە پێش بەرنامەکە باسمان کرد لە حدودی لە 300 ملیار زیاتر داهاتی نانەوتی هەیە بۆ نایان کاکە موچەیەکی ئەو مامۆستایانە بدەن و کارمەندەکانی دەوڵەت بدەن یەک موچیان بدەنێ بۆ ئەوەی ئەو بایکۆتی خوێندنن لە زۆنی سەوزا کۆتایی پێ بێت ئەتوان خۆمە بکەن هەر خۆشیان بێ هەر قەرزی هەر لەو سەرمایە کە خۆیان کەڵەکەیان لە خلال ئەم 33 ساڵە ئەگەر ئەو حکوومەتی هەرێمی کە هەرێمیشکە نەیبێ کە بەلای بەبۆچوونی منایەتی هەر لەو سەرمایەکەی خۆیان بێن کاکە موچەی یەکمانی کار مامۆستاکان بدەن بای کۆتەکە نەبێ کاکە کارمەندەکان نەدەن براکەم هەر مامۆستاکان بدەن مامۆستا ئەوانەی کە گرێبەستن بیانکەن بە دائیمی ئەوانەی کەوا محاضرن بیانکە یعنی شتێکیان لەگەڵا بکەن کە ئەمانە عائیلیان هەیە مناڵیان هەیە خۆیان بدەن ڕەنگە وەکو نیاسپاکێک ئامادەنە من پلە بەرزکردنەوە دەست پێ بکەن خۆ پارەی بڵین دەتوانن ئەمە بکەن وانە بێژان ئەوە بکەن بۆی کە کێشەی و بایکۆتەش کۆتایی پێبێتەوە بەداخەوە کە ئەمانە زین چۆن نیتیان ڕاست نییە کاکیم لەگەڵ خەڵکە ئەمان ئێستا بیریان لای هەر کەسێک هەموو جارێ و قسەیەمان کردو هەر کەسێک دەسەڵاتی هەبوو پێش ئەوەی بیری لای بەرژەوەندی خەڵک بێ بیری لای بەرژەوەندی خۆی بوو تر ناتوانێت دەسەڵات بێ هەر کاتێک بازار و دەسەڵاتدار و بازار تێکەڵ بە یەک بوون هەم بازار فاسی دەبێ هەم دەسەڵات فاسی دەبێت ئێستا هەم بازاریان فاسد کرد و هەم دەسەڵاتیان فاسد کرد ئێستا سەرۆت و سامانی ئەم هەرێمی کوردستان ئەگەر بەوردی لێکی بێتەوە لای 2,000 خانەوادەیە 2,000 خانەوادەکە لە ژێر سایەکیان لە ژێر سایی بەرپرسەکانی هەرێمی کوردستانن خەڵکیش چینی ناوەندیش خەریکە نامێنێ وردە دەخەموو خەڵک بەرەوە هەژاریەچێ ئەنی کارەساتێکی گەورە بەڕێوەیە ئەگەر فریای خۆیان نەکەون و ئەم بارودۆخە چاک نەکەن و ئەشتوانن چاکیکەن بە ئێستاش ئەتوانن ئێستا نەچوە بچێ ئەتوانن مراجعێکی خۆیان بکەنەوە بە شێوەیە کە بکەونەوە خزمەتکردنی خەڵک ئێستا خەڵک داخوازی چییە؟ داخوازی بچووک داخوازیانە موچە و پلە بەرزکردنەوە تعجیزی نییە لە وڵاتێکی تر دەبێت داوای گۆڕین و ڕۆشتیان نەدەکردن قەیرانە ڕووی هەر وڵاتیش کە بۆیە ئێستا خەڵک هاتووە سەرجادا مزاهرەی وەکو بابڕە شەلعقە لەیانە کرد بەڵام ئێستا خەڵکەوە داوا ناکە خەڵک ئەڵێ کاکە وەرە مافەکە بدەن ئەو مافەم کەلاتە بم دەرێ ئەم جوابشی ناداتەوە یعنی یەک کەس نییە مەسەن بۆ نمونە هەفتا ئەوەنە ڕۆژە لە زۆنی سلێمانی بایکۆت کراوە مەفروضە سەرۆکی حکوومەت بێت بێتە سلێمانی قسەی هەبێ لەگەڵ بەڕێوەبەری گشتی پەروەردەکەی خۆی لێرە باسی سەرۆکە ئەوە جێگرەکەی هەریز خۆشی و جێگرەکەشی بێنە ئێرە بڵێن کاکەم بارودۆخە بۆ وایە بۆ لە هەولێر وانێ بۆچی لێرە وایە ئایا خەڵکی هەولێر ڕازین یان ناتوانن ناڕەزایی دەرببڕن ئەبێ ئەمە پرسیار لە خۆیان کرد ئایا خەڵکی هەولێر بەم بابەتە ڕازین کە مامۆستم کاڵم خەڵکی هەولێر ینی موچەخۆران و مامۆستایان ئایا موچەخۆران و مامۆستایانی هەولێر بەمەم بارودۆخە ڕازین یان ناتوان ناڕەزایی دەرببڕن ئایا خەڵکی سلێمانی بۆچی ئەم هەڵوێستانەی خەڵکی هەولێر و دهۆک بۆچی نیانە هەڵە بجە و ئەوانە دێمە ئێرە بارودۆخی لەگەڵ خەڵکە ساغەکەمەوە ئەگەر بە وعدیش بێ من جۆر لە وعدیان ئەدەمێ ئەگەر جۆرێک لە کۆبنەوە جۆرە وعد و پەیمان هەبووە لە نێوان سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەرامبەر بە نوێنەری مامۆستاکان بەرامبەر بە نوێنەری کارمەندەکان ناڕازیەکان مامۆستا ناڕازیەکان بەرامبەر بە ئەو مامۆستانی کەوا وانەبێژن ئەو مامۆستانی کەوا گرێبەستن ئەمانە قتانیشم لە هۆڵێکی گەورە لە هۆڵی کتەلاری هونەر لەگەڵیانە کۆ بوومەوە وەرن کاکە ئێوە مشکلتان چییە لەگەڵیانە مشکلەکەم تاوتوێ کرد هیچ نەبێ بارودۆخەم بە شێوەی لێ کرد کە خوێندنی مناڵەکان پەچی نەکەوێت بە شێوەیە لە شێوەکان هەوڵ مەدا موچەیشان بدەبێت زەنگەوە خەمی پەروەردەیان نەبێت نەخێر ئەگەر خەمیان زەین چۆنە لێرە سەربازی قوربانم لێرە کۆمەڵگەکە دابەش بووە ئەوەی دەسەڵاتی هەیە و بڵێن پارە و سامانێکی کۆکردێتەوە مناڵەکەی لە خوێندنی تایبەتە ئەمان
لە خلالی 33 ساڵە چیان کردووە مەسەرن خوێندنیان بە ئاڕاستی کردی تایبەت تەندروستیان بە ئاڕاستی کردی تایبەت بوو نەخۆشەکانەکان تۆ نەخۆشت بێ بۆ کوێ بێ یەکتر یاڵی کاکە ئەیبم یا بۆ خەسخانی فاروق یا بۆ خەسخانی ئەنوەر شێخە یا بۆ هەرێم یا بۆ ئەم یا بۆ لە هەولێریش ئەیبم بۆ خەسخانی نانەکەلی ئەیبم بۆ چی ئەیبم بۆ چی یعنی لێرە ئەمە کردی تایبەت ئەمە نەخۆشخانە ئەمە تەندروستی ئەمە سێری بارودۆخی خوێندنی باڵاکە زیاتر بە ئاراستی کردی تایبەتەڕەوە سێری بارودۆخی پەروەردەکە بە ئاراستی کرد تایبەتەڕەوە سەیری بارودۆخی شارەوانی کە زۆربەی ئیشەکانی شارەوانی سەردەستی کردی تایبەتە شارەوانی تەنها ئیشی هەندێک تەوزیعکردنی ئەرز و هەندێک بابەتە ئەوش تەوزیعکردنی ئەرز بۆ خەڵکە دەست ڕۆیشتۆکانە زۆر سەیری کارەباکە وەرە بە سەیری بارودۆخی کارەباکە بزانین کارەبات لە چ بارودۆخەکەیە کارەبای هەرێمی کوردستان ئێستا لە توانای بەرهێنانی زیاتر لە 1000 مێگاوات ژێرخانەکەی ژێرخانە بەڵام حکوومەت ناتوانێت لێ بکڕێ بە ناچاری ئەو کۆمپانیای کە من کە لەم تەلەڤیزیۆنی ئەوە لە تەلەڤیزیۆنەکانی کەشەوە قسەم کردووە حکوومەتی هەرێمی کوردستان با سەرچاوی داهاتە دەبێت ڕێگەم مەدە بەڕێز ئەحمەد ئیسماعیل بە تەنها 2 مەحەڵتەی گەورەی کارەبای هەبێ یەکی 1000 مێگاوات کارەبا بەرهەم بێنێ با لە ساپنجا هی تۆ بێ خاکەکەی هی تۆیە گازەکە تۆ بەی دابینەکەی هەوا هی تۆیە ژینگەی تۆ پیسەکە تۆ ڕێگەی پێ ئەدەی کاتێک گرێبەستەکەی لەگەڵ مۆرەکەی حکوومەتی هەرێم بڵێ کاکە لە ساپنجای هی ئەحمەد ئیسماعیلە دەستی خۆش بێ مەمنونین سەرمایه‌دارێکی باشە بەڵام لە ساپنجای بۆ حکوومەتی کاکە لە ساعت 6 بابە لە ساعت 40 بێ ئەمە بۆ هەموو کەرتەکانی تریش کەرتی ئاوادانکردنەوە لە ڕووی بیناسازیەوە لە ڕووی هەر جۆرە بێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە لە هەموو ئەوانە پشتی هەبایە بەڵام زۆر بەداخەوە لە بری ئەوەی حکوومەتی هەرێم پشتی بێ خەڵکە دەستڕۆیشتەکانی ناو حکوومەتی هەرێم پشتیانەیە خەڵکە دەستڕۆیشتەکانی ناو حکوومەتی هەرێم پشتی باش بەس بەرە زووتر ئێستا ئەگەر دەرفەتەیە خۆیان چاک بەس گەر خۆیان چاک نەکەن چی ڕوو دەدات بێسەبێ متمانەیەکی گەورە دروست بووە هەر بۆ خودی حکومڕانی ڕەنگە خەڵک ئێستا بۆی ئەم خراپی سیستەمی حکومڕانیەوە ڕقی لە پرسەنەتەوەی ئەوانەش بێتەوە وایە ئەسینەتەوەیان کار کردەوە خەڵک ئێستا مەسەن جاران پێشمەرگە تاجی سەری هەمومان وانە بەڵام ئێستا خەڵک بەڕاستی پێشمەرگەی شانازی بە پێشمەرگایەتی خۆشیەوە ناکات بۆ ڕێز و حرمەت سەر بۆ شەهیدەکان سەر بۆ پێشمەرگە مخلیس و چاکاندانێن بەڵام من کارێک کرد ئینتیمای نیشتیمانیان نێشتووە هەمان ئێستا ئینتیمایان نێشتووە من لێرەشەوە جارێک کرد لەم تەلەڤیزیۆنەوە هەندێک بۆچوونیشم خوێندەوە لەسەر وەنیە کۆمنتەکان لەسەر خۆم ئەمود لە 75 زیاتر ترسم ئێستا ئێمە بۆ معلومات قوارەی هەرێمی کوردستان لە بەردەم ڕێژەیەکی جدیایە تو تەسەور نەکەی ئێستا سەرۆکی پەرلەمانی سوننەیەک کە بە محکەمەی فیدرالی بە ئیمزایەکی سەرۆکی محکەمەی فیدرالی لە کاردرا گەورەترین مؤسسە لە عێراقا و بە حساب چالاکترین مؤسسە کردپیان و مەجلیسی نوابی عێراقی ئەوە لە کارخرا تەسەور ناکەی بە هەمان شێوە لەسەر بابەتێک دەست بۆ لابردنی سەرۆکی حکوومەت یان سەرۆکی هەرێم برن دەست بۆ لابردنی دەست بۆ لە کاتێ مەسەر بۆ نموناڵێ بەسەر بەپێی نظامی بەپێی دەستوری عێراقی نابێ هیچ حیزبێک میلیشیای هەبێ وانە نابێ هیچ چەکداری هەبێ تۆ کاتێ انتخابات نزیکە وانە ئەگەر زۆر تەزیق بکرێن یان بیانێ فشار بێ و علاقاتی شخصی لە ژێرەوە هەیە لە بینی مالیشی و لە بینی مەسەرەن سەرۆکی حیزبە کوردستانەکان لەگەڵی هادی عامری لەگەڵ ئەمانەکە ئەگەر ئەو علاقە شخصیە ببڕێ احتیمال پەناوە بۆ برم لە کاکە تۆ هێزی میلیشیای چەکدار و هەیە ئێمە ڕێگە و پێ نادەین بەشداری انتخابات بکەین ئەو کاتە چی ڕۆدا دەتوانن یەک قەراری محکەمەی فیدرالیە فلان حیزب لە لای ئێمە چەند کەسێ ئاراستە ئەەکەم شەکوا بکەن بڵێن حیزبی فلان چەکداری هەیە حیزبی فلان چەکداری هەیە باشە خۆ لای ئەوانیش وایە بەس بۆ ئەوان ڕەوایە ئێستا ئەوان خۆی هەندێک قسەیان لە با قسەیە بۆ دزیش بکەین لەگەڵ ڕێز و حرمەتم بۆیان هەندێک ئەوان شەڕیان پێفرۆشن بۆ لە بەرەوەی لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە دوای ڕاگررتنی نەوت لە 25 سی 2023 ئیتر ئەمان باریان کەوتە لێژی یعنی وەکو پێم دوو کێرفەکە بەرەو خوارە بە هەموو جۆرێک ئێستا ئەوان شەڕیان پێفرۆشن لەگەڵی شیا جۆرێ ئیستێزا گاڵتەشیان پێکەن گاڵتەکردنی ئەی تاڵان تۆ سەرنج بدە مەسەن لە مایەکە چەند جار وەفدی حکومەتی هەرێمی کوردستان ئێستا بەغاو دێتەوە چەند جارە چێت و دێتەوە بۆچی بۆ پارە یەک جار ڕۆشتۆ کاکە بڵێ کاکە وەرە بە هەڵەبجە بێتە پارێزگا یەک جار ڕۆشتۆ بڵێ کاکە بە قەرەبووی هەموو زیان لێکوتوانی هەڵەبجە بکەین من ئێستا دۆسیەکەم هەیە دۆسی خۆم ماڵەکەی خۆم کە ڕووخاوە لە هەڵەبجە 2 ساڵ من لە محکەمەی هەڵبژ کاتم کردووە لە سەرۆکی ڕئیسی جمهور و لە ڕئیسی وزەرا ئەخی جار سکاڵەکەی مناوتیان وڵە کاکە مە ئایدی لیژنەی قەرەبووکردنەوەیە بە پێی یاسای ژمارە 16 ساڵی 2010
نردم بۆ بەغا ئەمڕۆ لەگەڵ حاکمەکە قسەم کرد هەر ئەمڕۆ وتی کاک عومەر وەڵا نردومانە وەزارەتی مالیە وەزارەتی مالیە وتێتی ئێمە ئیستیغرا بکەین چۆن لە هەرێمی کوردستان لیژنە فەرعیەکە دروست نەبووە ئەم هەزاران خەڵکی لە ساڵی 63 و تاسێکی زەرمەند و تاسێکی خەس قەرەبوو نەکراوەتەوە من وەکو عومەر عیناش شوێنەمە کەوتوم خەڵکی ئەو هەموو دیهاتی کوردستان قەڵازیێ ڕانیە دووکان چوارتا ماوەت سەیسایەق هەڵەبجە هەمووی تەخت بوو دەقەزا تەخت بووە وانە ئەم دەقەزایە هەرەبووە وایە ئەمان ئیشان لەسەر وکرێ قەرەبووی ئەم خەڵکیان بکردایەتەوە لە وەزارەتی داراییان بەدەست شوێن جوابی ئێمەیان داوەتەوە دوایش کتابەکەم لە وەزارەتی دارایی عێراق جوابی محکەمەکەیان داوەتەوە محکەمەکە بۆی ناتوانێت چی بکەین ئەم کەیسە ئەویش دەڵێ ئەم کەیسە لەبەرەوەی عایدی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2002 لیژنێکی فەرعی تەشکیل کردایە بۆ خەرەبووکردنەوەی خەڵکی زیان لێکەوتووی هەرێمی کوردستان لە 1960 بۆ ساڵی 1990 لە 1960 تا ساڵ 1990 لەگەڵ حاکمەکە قسەم گوتی کاکە لێرە کەس نەماوە قەرەبوو وەرنەگرێ چۆن لە ئێوە قەرەبووتان نەگرتووە ئەی من ئیسوتم بە چی بکەم کەیسەکەی من چی لێ دەوتی کەیسەکەی تۆمان نردوو بۆ وەزارەتی دارایی وەزارەتی دارایی بەم شێوە جوابی یاومەتەوە چۆ ئێمەش جوابی تۆ ئەدەین وڵێن کاکە ئەمە عەلاقەی بە لیژنێکی فەرعیەوەی کرد مەبەستم بۆی ئەم بابەتەم هێنایەوە بۆی لەوە تێبی ئەمان ئیشیان بۆ مادەی 140 نەکردووە ئیشیان بۆ قەرەبووکردنەوەی خەڵکی کوردستان نەکردووە هەموو عەقڵی خۆیان عەقڵی نێچیروان بارزانی و عەقڵی خۆبات تاڵابانیان تەسلیمی کەسێک کرد بە ناوی ئاشتی هەورامی ئاشتی هەورامیش وەک ژنە تەشی ڕێسەکەی لێ هاتووە ئێستا لەوێ گۆرانی ئەڵێ خەڵکی هەرێمی کوردستانیشی بەم دەردەبردووە اینجا دوای بەرنامەکە پێ بڵێ ئەو ژنە تەشی ڕێسە چییە ئەمە زۆر تاوان ئەمە زۆر ناخۆشە ئاشتی هەورامی کە ئەڵێ وەکو کابڕێ نەبایدی وە نەبۆران کەس نییە باین کە بڵێ کاکە تۆی عەقڵ و مدەبیری تۆی بە ئێمەتەوت هەرێمی کوردستانم خصوص سەر نەخشەی جوگرافیای جیهانی بۆ نەوت تۆی بە ئێمەت ئەوت بێ منەتی هەبێ 24 ساعت کارەبات هەیە منەتت هەبێ موچەکەت بۆ دێ وعدی ئەویان ئەدا ئەوی کاکە هەموو عایلێ لە هەرێمی کوردستانە ئەبێ لە پارەی نەوتەکە مەبلەغی پارە بچێتە لای جگەلەوەی مەبلەغە پارەکە نەهات بۆمان موچەکەشمانە ئەگەر دوای لە ئەخیرشە هەر خۆشی وتی کاکە ئەگەر نەوتیش دەربێنی بە $100 بێ ئێمە هەر ناتوانین موچە بدەین ئەمە بابەتەکە باش بەس وەکو چارەسەر ئێستا بۆ پرسی موچە سەوەف دەکە دوو ڕۆژە لەوێ بە حکوومەتی هەرێم بۆ پرسی موچە بۆ سێ موچە بۆ نەوت چارەسەر مەبەستی نەوتی سپی مەبەستە یان هەناردەکردنەوەی بۆ چوونی من هەناردەکردنی نەوت زەحمەتە بۆ چونکی ئەو کاتەش باسم کرد لێرە یەکەم ئەبێت تووشیا ڕازی بێت تووشە تقریبا جۆرێکە لە شەریک لەگەڵیانە یعنی ئەو لە 157 کە بۆ هەرێمی کوردستان هاتووە بۆ خەرجینەوە دڕۆشتووە بۆ خەرجی ڕۆ درۆشە بەشێکی بۆ تورکیا ڕۆشت ئەو کۆمپانیەکان ڕازی نابن ئەگەر ئەو بەشەی خۆیان هەیە وەری نەگرن کەواتە ئەمە لێرە هەموو جۆرێک هەناردە چێش بەرامەکە دێنێ کۆمپانیەکان بەرەمی دێنێ باشە ئەمانیش ئەگەر وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ئاوا گیریان نەخوادایە بەدەست ئەو بابەتی نەوتەوە ئەیانتوانین لیستی موچەخۆرەکان بنێن بۆ بەغدا و لیستی خانیشتنەکان برێن بۆ بەغدا و مەساریفەکانیان مەساریف بەڵام لە بواری نەوتە ئەمان گەناندویانە یعنی خراپ ماوەڵیان کردووە لەبەرەوە ناتوانن ڕازگۆیانە لەگەڵ بەغابن بۆ چکە دەستیان کە لە بچە کراوە لەگەڵ کۆمپانیەکانی وەبەرهێنانی نەوتە ئەوان ڕێگەیان پێنادەن دەستیان کراوە بێ لەگەڵ حکوومەتی بەغا حکوومەتی بەغاش ئەو نەوتەی کە بەرهەمدەی چێت بەرهێمی دێنێ کۆمپانیەکانیش مافی خۆیان پێ نەدرێت لەبەرەوە بە بۆچوونی من هەناردەکردنی نەوت بەم شێوەیە زەحمەتە یان ئەبێ مافەکانی بەپێی ئەو ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و ئەوان هەیە مافەکانیان پێ بدەن یان ئەبێت تەعمیمی نەوت بکەن کۆمپانیەکان دەرگن بۆ ناکرێت وەک ئەحمد حەسەن بەکر کردی نەیکرد ئەو کاتە زۆربەی نەوتی عێراق لەژێر دەسەڵاتی کۆمپانیا ئەمریکا ئینگلیزیەکان هەبوو 1972 تەعمیمی نەوتی کرد باشە بەڵام ئەمان یان ئەبێت تەعمیمی نەوت بکەن کۆمپانیەکان دەرکەن خۆیان ئینتاجکەن یان ئەبێ مافی کۆمپانیەکان بدەن ئەو کاتە کۆمپانیەکان بەرەم دێنن ئەوەش زەحمەتە بێت چکە $36 لەکوێ $6 $32 لەکوێ $26 جیاوازیان هەیە عین لە ساعت تقریبا 5-6 بەرامبەر 5 بەرامبەر باش بە زۆکو موچە ئێستا خەڵک چاوەڕێی موچەی مانگینۆیە تا بەش بکرێ باز دۆکە 700 میلیارد کۆتە 700 میلیارەکە ئەگەر کۆتەیە مەفتەی هەفتەی داهاتوو دەگا ئەگەر نەگات ئەگەر لە مافتەی نەگا ئەی بۆ سێ موچەی دیکە بۆ چوونی من ئەمە چوو بۆ چوونی خۆمە حکوومەتی ئەمان زەختێکی زۆریان هەیە زۆر محتاج بوون زۆر بە ڕسوایی چوونەتە بەردەمی حکوومەتی بەغا
ئەمانگە دێت مانگینۆ باشە مانگینۆ دێت بە تەسەوری من حکوومەتی عێراقی موچەی مانگی کیشان ئەداتی یان مانگی دەش ئەدا بەڵام من بەخۆ لێرە ئیڵێم تۆخۆی خۆمە بۆ چوونی خۆمە بەپی ئەو متابعانەی من ئەیکەم بەپی ئەو بە دواتوانەی ئەیکەم تۆخۆ ناکەم مانگی 11 و 12 بدرێ بە موچە خۆرانی هەرێمی مەوەستۆی بەسەریەکەوە بدرێ گەڕەنگە ئەکەوێتە ساڵی داهاتوو بەڵاو کاتەش ئەو کاتەش کەوتە ساڵی داهاتوە بێ میزانی عێراق هەموار بکرێتەوە ئەو مەسەری ئینفاقی فعلی کە بۆتە سەرەتان و بەر بۆتە گیانی میلەتی ئێمە و نەیانتوانی بەسەریانە تێپەڕی کرد و ئەگەر لەبی لە یادت مابێ دوای ئەوە ڕێکەوتنەکەیان کرد لە بەغا لەسەر موازنەکە ڕێکەوتن و ئەوانە من لێرە پێم وتم ئەمە لە ڕێکەوتنەکەی ژێر خێمەکەی سەفوانە چێ خەڵک گاڵتی بۆ قسانی ئێمە هات بەڵام ئەوان شاییان ئەکرد مزیێنیان بە یەکترەدا چەپڵیان لێدا کێ ئەم دەستکەوتی بۆ هەرێمی گوور ئەوە دەستکەوتەکەی کەیساجێ ئێمە ئەمانە دەمە دەستکەوت نییە ئەمە سیسلامە ئەمە تەسلیم بوونە وەکو ئەوەی حکوومەتی عێراقی بەرامبەر بە ئەمریکا کردی لە سەفوان و ژێر خێمەکە ئەمەیش عینی شت بوو لەبەرەوە دایان لغمیان بۆ دانان ئەخیرن واو یەک بە یەک لغمەکانیان پێ تەقیەوە ئێستاکێ کاتێ بە قاچ و قولی خەڵکە ئەتەقێتەوە خەڵکیش یەخی ئەوان ئەگری باش بەزای توانە ڕاستە خەڵک بریندارە بەڵام ئەوان شەرمەزارن خەڵک بریندارە خەڵک بێپارەیە بەس ئەوان شەرمەزارن بە ڕاستیەکە تۆ ناتوانانی یعنی کاتێک سەرۆکی حکوومەتێک بمژورە من ڕئیسی دایرەیە بم کارمەندەکەم بە فەقیری و بە نەداری ببینم بە محتاجی ببینم ئیترەوە چ ڕئیس دایرەیەکە من هەمە منیش بۆ کاتە شەرمەزارم لە بەرەمە کارمەندەکەم سەرۆکی حکوومەتیش و سەرۆکی هەرێمیش و جێگرەکەشی ئەبێ شەرمەزار بن لە بەردەم خەڵکی کوردستانە لەبەرەوەی ناتوانن مافەکانیان بدەن یعنی ئەبێ شەرم بکەنەوەی بڵێن کاکە چۆن من مامۆستایەک مناڵەکەی پارەی ئەوەی پێ نییە بچێ پێداویستی مەکتەب بکرێ پارەی پێ نییە نەوت بکڕێ پارەی پێ نییە ئازوخەی بۆ ڕۆژانی بۆ بکڕێ بەڵام من لە کاتێکە جیاوازی فەرقی ژیانی مناڵەکانی ئەوان و مناڵی دەوڵەمەندەکانی ئەم وڵاتە لەگەڵ مناڵی مامۆستایەکە 1 بۆ ملیۆن نییە کاکە لە سەردەمی بەعسا جیاوازی ژیانی دەوڵەمەندترین کەس بۆ هەژاترین کەس 1 بۆتە بوو ئێستا 1 بۆ 10 ئەو پەرخی نەگەشتۆ 1 بۆ 100 بەڵام 1 بۆ ملیۆن 1 بۆ ملیارە کاتە فەرقە تەبەقەکە زۆر بووە نەعەدالەتێک هەیە ئەگەر نەعەدالەتی نەبووایە خەڵک ئەم ئیهانانەی بەغای قبول نەکرد تۆ تەسەورەکەی خەڵک پشتی پارتیۆیشتی بەربایە ئەگەر مەسئولینی پارتیۆیەتی ژیانیان وەکو ژیانی خەڵکی هەرێمی کوردستان وایە بە هیچ جۆرێ من بەش بە حاڵی خۆم پشتم بەر نەئەدا و ڕێگەم نەئەدا ئەگەر بەسەر لاشەی منی شاب بڕۆشنایە ڕێگەم نەئەدا بەرپرسەکانی ئێمە ڕەزیل و ڕسوابن بەرپرسەکانی ئێمە لوتیان بشتێ و ئاوا بۆ شێوەیە بچنە بەغا بەڵام ئێستا جیاوازی تەبەقەکە بە شێوەیەکە چارە ناکرێ یعنی منتیقیتیانێ کوڕی من و لە کرێچیا بێ بەڵام ئەو کەشتی هەبێ لە بەحرێکی تۆستا بەڵام ئەو ئەسووری نەوتی هەبێ بەڵام ئەو تیاری خاصی هەبێ بەڵام ئەو بۆ مارکێتینگێک بچێتە ئەستەمبول و بچێتە لەندەن و بچێتە پاریس ئەمە جیاوازیەکە زۆرە هی خەڵکە بەقبوڵ ناکە لەبەرەوە ئینتیمای نیشتیمانی ئینتیما بۆ و خاک کەم بۆتە باشە پێشبینی بەڕێز دەوەیە کە موچەی دوومانگ بخورێت موچەی مانی دەش ئەدرێ ئەمە تۆقعی خۆڵە لەم ساڵدا تۆقعی لەم ساڵە موچەی ئەم نوێ ئەدرێ و موچەی مانی دەش ئەدرێ بەڵام موچەی مانی 11 و 12 ئەکەوێتە گۆمەوە ناتوانین دەریبێنینەوە بە تەسەوری من زەحمەت ئیتر ئەگەر توانرا یاساگی بودجەی عێراق هەموار بکرێ بەو شێوەیە کە ڕزگارمان بێت لە ئینفاقی فعلیەکە و بە شێوەیە داهاتی هەرێمی کاک حەشیم شتێکی زۆر هین هەیە ئەگەر ئەمان ڕازگۆ بوونایە لەگەڵ بەغا کاتێک تۆ ناڵی من نەوت بفرۆشم فەرموەرە میلەتەکەم بژێن بەڵام ئەمان وابەستن بە گرێبەستەکانەوە وابەستن بە کۆمپانیا نەوتەکانەوە ئەجینە زۆر وازیە کاکە تۆ من نەوتە فرۆشم میلەتی خۆمە ژێن تۆ ڕێگەم نادەی نەوت بفرۆشم دەورە میلەتەکەم بۆ بژێن بۆ ئەمە ناڵێن کێشەیە لەسەر داتای موچەخۆرانیش لە بینی عێراق و هەرێم ئەوانە شتی سانەوی لە چاو ئەو مەسەری نەوتە ئەوە لە شتی سانەویە مەسەر لە بەغاش هەیە بۆ معلومات ئەوان پێڵن فەزایی ئەو فەزاییانەی لێرە هەیە لە بەغاش هەیە لەبەرەوە ئەوانە جۆرە لە چاوپۆشی لێکرێ بەڵام تۆ لە مشکلەی سەرەکی بینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو گرێبەستە نەوتیانەیە ئەو گرێبەستە نەوتیانە نەبووە ئێستاکە ئەو بە مۆزوعی موچەوشە تەواوی حەلوو بوو گرێبەستە نەوتیەکان بە شێوەیەک ئەمان توش بوون وەکو ئەوەی کاتی خۆی نمونەیەک هەبوو کاریکاتێرێ بوو ئەنووت سەدام حوسێن شەخێکی هەڵاوە لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ خومەینی لە خومەینی قاچی لەناو
گیرفانەکەی خۆمێنیا گیری خواردو ئیتر نەجاتی نەبووێت ئەمانیش بە شێوەیە قاچیان و دەستیان کە لە بچە بووە بە کۆمپانیەکانەوە بەو گرێ بەسانی کە لەگەڵیانە کوردن ناتوان دەربازیان بێ چکە کۆمپانیەکان ئەوە نییە بڵی کاکە وڵا کۆمپانیایکی خۆماڵیە و قەنەعەتی پێکەم ئەچێ لە محکەمەی دەولی شکاتی لێکە لە پاریس شکاتی لێکە بەڵێ 5 خولەکمان ماوە بەس سەبارەتەوەی کە ناتوان ئەو قەرزەی کە داوە لە بەغدا دەکەن لە کۆمپانیەکانی خۆیان 300 میلیاری قەرزکەن لە کۆمپانیەکانی خۆیان من ئەوم پێوتی لە سەرتاش باسم کرد هەر کۆمپانیەکانی خۆیان ئەتوان ئەوە بکەن چونکی خەڵک هەیە لەم هەرێمی کوردستانە پێش ئینتیفاازە خاوەنی 1000 دینار نەبووە 1000 دینار 1000 دیناری سویسری نەبووە ئێستاچێ لە حکومەت دەوڵەمەتر لە حکومەت دایان سەرمایه‌داری لە هەرێمی کوردستان لە حکومەت دەوڵەمەتر لەبەرەوە ئەیانتوانی لە خلالی ئەو سەرمایه‌دارانەوە و جۆرێکیش هەر ینی پەنابنیش نییە جۆرێک لە ئیجبارکردنیشی تیابێ تۆ بەرەو بڵین قواری هەرێم بەرەو خەتەر ئەچێ ئەزمونونەکە بەرەو خەتەر ئەچێ تۆ ئیتر ئەبێ ئەلغەریق و یەتەشەبەس بالعشب چارە نییە تۆ ئیسەوەکو غەریق وایە وەکو بەرەو مەلەوان پوشێکیش پەنابە بەڵام ئەمان خۆیان بە غەریق ئەزان یاننا بە تەسەوری من غەریقن و تەسەوری من ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان زۆر لە خەتەرایە ئێران لە کەمینایە بۆمان تورکیا لە کەمینایە بۆمان وەلایەکانی جنوب لە کەمینان بۆمان بەرچاوی خۆتانەوە ئەبین مەتاری هەولێر بردووانە کرێ ئەمریکانیشی لێ ئەمریکیەکان وەک پێویست ڕەتفعلیان نییە ئەوان زۆر هەوڵیاندا هێزەکانی پێشمەرگە یەک بخەنەوە هێزی پێشمەرگە تا ئێستاکی هەر هێزی پێشمەرگەی سا 6 هێزی پێشمەرگەی حیزبیە لەبەرەوە بە بۆچوونی من ئەمریکاش ئەو پەرۆشەی نەماوە بۆ هەرێمی کوردستان و ئەگەر ئەو پەرۆشەی ئەمریکا نەبووە ئێستا هەرێمی کوردستان قوارەکە نەماوە سوپاسەکەم وەکو کارەباش ئێستا کێشێکی بەردەوامە لە وەرزی هاویندا کەمتر لە سەعات لە کوردستان ئەمە تەڵە بۆ چارەسەر ناکرێ ئێستا وەکو بەڕێز گوتی لە 180 زیاتر کارەبە لایەن کەرتی تایبەتە بەس بۆچی ئێستا ژێرخانەکە بەڕێز وتت 7000 مێگاوات پێویستی خەڵک لە زستانە وەزارەتی کارەبە دەڵێ 6000 مێگاواتە بەڵام ئەوان 3000 نزیکەی 3400 هەندێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە 180 حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت کارەباکە لە کۆمپانیەکان بکڕێ و هەم باسم کرد سوتەمەنی شوێکە سوتەمەنی بیکڕێمە بەسم تاوەکە سوتەمەنی بۆ داواکە وەکو پارەوایە پارەی بدات ناتوانێت سوتەمەنی بۆ دابیکەوە ناتوانێت لێشتی بکرێ بابەتی کەشی ئەوەیە ناتوانێت موچەی بوجەخۆرەکان بدا مافی خەڵک بدا خەڵکی ژۆک پێویست پارەی کارەبا تەفەر ناکە کەواتە لە داهاتی کارەباش بۆ خۆی کەمەکە ئەمە هەردووشی دووشتن دوو معادلەیەکە ڕەبتن بەیەکەوە ئەم دووشتە لەبەرەوە بە بۆچوونی خۆت ئەمەی بە بەردەوامی جواب بووە بەڵام هیچ زستانێ بەم شێوەیە نەبوو لەمانی 11 بێتەوە سەر 7 ساعت کارەبا هیچ زستانێوانە بووە ڕاستە لەمانی یەک و لە کۆتایی مانگی 12 مانگی یەک و کۆتایی مانگی 12 و سەرەتای مانگی 2 ئەبوو بە 10 ساعات و 8 ساعات و 9 ساعت بەڵام ئێستا مانگی 11 بۆتە 7 ساعت ئەمە کارەساتە لەبەرەوە ئەمان باسی کەرتی کارەبامان کرد باسی تەندروستیمان کرد باسی پەروەردەمان کرد لە هەموو بوارەکان کەرتەکانە ئەمان بەرەو فەشەل ڕۆشتون و قوارەکەش بەرەو فەشەلە بن بەداخەوەی لەم پێم ناخۆشە من یەک باوەڕ ناکەم هیچ کوردی لە دنیا هەبێ پێی خۆش بێ ئەم قوارەیە بەرەو فەشەل بڕۆ بەڵام بەداخەوە هەڵەی ئەم قیادانی حرەکەی کوردی و ئەم قیادانی کێسان وڵاتە بەڕێوە بن ئەو قوارەیە بە ئاراستەیە دەبن باش سوپاسکەم بە تۆ پرسیارێکی شەخسیە لە ماوەی ڕابردوو شتێک بڵاوکراوە دەربارەی جەنابەت گوایە زۆر باسی دژایەتی گەندەڵی دەکا بەڵام خۆشی زەوی وەرگرت و ئەوانە بۆچی ڕووکردنەوەت نەمیز ئەو بابەتە بوروژیانم ئەو بابەتی یاساییەوە جوابیش دراون تۆ کە هەموو بابەتەکە ئێمە یاسای من خۆم و باوکم و دایکم و کچم و ژنم و ینی کاتێک کە بەربوون ژن و مناڵەکەم ئەوانەی کە لەسەر ئێمە ئەنووسن کاتێک کە بەربوون هیوتیان هیچمان لێ نەکراوە تعدای شەرەف و ناموسمان لێ نەکراوە کاتی ئێمە لە هەڵەبجە ماڵی وێران بووین و چوونە ئێران و هاتینەوە لە قەندیلەوە جیراین و براین بەعز بردینی بۆ کەرکووک و یەک لەقتە بۆ باسەکەم ئەگەر ڕێگە بدەی من لە مناڵێکم هەبوو ناوی ڕەوەندە ئیستا ئەو کاتە تەمەنی 2 ساڵ بوو و داوای هینم لێکرد لە سزنەکەی کەرکووک وتم بڕۆ یەک مەسینە ئاوم بۆێنە کە ئاوەکەی هێنا فعلەن خەی و بیگەن دەست من ئەم لێ گرتی کە گرتی 6 ساعت بەبەستیەوە بەر بەلوعەکەوە ملی لەبگەر بەر گەرمای مانگی 6 یەک کەرکووک ملی بەمدی و بەدیوەڵە 10 کیلۆ لە گریا من لێرەوە هاوارمە کرد بەس ئەوانەی لەسەر ئێمەیان نووسی بۆ ئەرزێ کە قیمەتەکەی 25 جوارەقەیە ئەوانە کە یاساڕگەی پێداوە بە یاسا بەینەکەم پیشاندای یاساکەم پیشاندای کە بەچی یاسای وەرگیراوە کچی مناڵی من لە ناو زیندانا بووە لە کەرکووک ئەگەر بە قانون مافی هەبێ ئەی بە خەڵکیێکدا بنیشێ لەبەرەوەی من
سەر بە هیچ حیزبێکی سیاسی نیم ئەم قسانە ئەوکەم لە بەرژەوەندی خەڵک هەندێک حیزب کە لە بەرژەوەندی ئەوان قسە ناکەم لایەنگرەکانی خۆیان و پەیجە فەیک و سێبەرەکانی خۆیان هەان بدەن نژایەتی یەکی بەڵام بەری خۆر بە بێژنگ ناگیرێ مەسەلێکی عەرەبی ژەڵێ القافلة تمشي چی تەنبەح بەتر من نامێ لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ئەوانە ئەوانش دەستخوا ینی ئەوانەی کە ئەوشتانە بە درۆ لەسەر ئێمان نووسن دەستخوا من عومەر عنایەتم دژە گەندەڵیم هەتا ماویشم دژە گەندەڵیم هەر کەسێک توانی لە هەموو تەمەنی منە لاریەک لە من بدۆزێتەوە من مامادەم لە وەردەکی سەر ملمکەم بەپەتا بەڵام زۆر عیبە بۆ کەسێ من ئەوانەی کە لەسەر منیان نووسیەوە با یەک ڕۆژ ژنەکانیان لە جێردەسی بەعسا بووە یەک ڕۆژ یەک شەو ئەوە شەیەک ئەبێ ئەم ڕوونکردێ ڕێگەم بدەی مادەم بابەتەکە باس کرد من تەسەوڕم نەکرد ئەوم لێ بپرسی شەیەک منیان بەد بۆ تاقیق کە چوومە سەر وەسیرەکەم فەوزی یعنی خێزانەکەم کە 4 بەرەی شەهیدە ئاڵاو سروشت و مازیار و ڕەوەند لە ژوورەکەن فەوزی بە پێوەسەوە مناڵەکان لە ئەرزەکە دانیشتون تاقیقی لێکردم زۆری وتو ئەوانە وتی من و زەرب حالە چەبلی شیمایی منیشتم احنا شما درينا كنا بالسرادي ما نعرف ان نميز بين الطائرات عراقيه ايرانيه يك الزريا لمن سرم كشاي بديوارك كاز من مقاومه كرد براسي يعني مش بيسم برغريه بكم لياز زور يعني ليام من على كان هزي كان خبريان بو خوان لكوتو خوان بقاسم هواسي شهر مزاري بو كساني ك من لو موقفها بحساب ارزكي بسبينج ورقي بسبينج ورقي كلا تقج وريان قلتوها نا بدو انا ارزبان ورقلتوها ما الشهر ما كاكا كتيك لكريتي ابي ارزي وربقري في باسي وبكي بلي وغندلي وما في شرعي خوما وزور سبران جوار قرم من بشانم داي خانوكي خوم ابي هر او خانوكي خوم ولا هلا بشانم داي ابي بيم خوش هر سيري كبكي او يا سايك ئەوەی کە هاتووە بە کامێرەکەشی ببینێت کە ئەوە بە یاسایی وەرگیراوە هیچ جۆرە لارێکی تیانە بم بورە لێم ئەبێ ئەگەر ڕێگەم بدەین ئەوەش ئەوە بە کامێرەکە ئەو خانووی من بۆ لە هەڵەبجەکە وێران کراوە یەک ڕسمی کەشی تیا دوو کوچمە خەڵکی تیا بووە بە منیان و دەوڵات مناڵەکانی ئەو کاتە لە دایک نەبوون کە ئەوی گیراوە ئەمە شەرمەزاریە ئەمە خەڵکی نەفز نزم دوور لە ڕووی جەنابوو ئەوانەی کە پێیان ناخۆش ئێمە قسە ڕاستانە و دیفاع لە میلەتەکەین ئەوانە دێن ئەوانە بەرامبەر عومەر زۆر سوپاس کاک عومەر عنایەت سوپاسی ئامادەبوون دەکەم مادوان کرد سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران بەتەمان